بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان لە پۆلی 12 دەستی پێکردوتەوە، بڕیاریشە لە 1 پرۆسەی خوێندن لە پۆلەکانی 1 تاوەکو 11 بنەڕەتی دەست پێ بکاتەوە. قسەی پەرلەمانی کوردستان لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چییە؟ یەکێتی مامۆستایان لەو نێوەندەدا چ پێشنیارێکی هەیە بۆ سەرکەوتنی پرۆسەی خوێندن، هاوکات قوتابیان چی دەڵێن، بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. لە گفتوگۆی ئەو جارە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا موستیم عەبدوڵڵا، ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و جێگری لیژنەی پەروەردە و خوێندن، زۆر سپاس بەخێراتن دەکەم مامۆستا. مامۆستا نەوزاد عومەر، جێگری لیقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان و چەند قوتابیەکی بەڕێزیش لەگەڵمان بەشدارن لەم گفتوگۆیە بۆ ئەوەی پێشنیاری خۆیان لە بارەی پرۆسەی خوێندن بخەنەڕوو. مامۆستا موسلیم لە جەنابتەوە دەست پێ دەکەم. بڕیاردرا پرۆسەی خوێندن دوای ماوەیەک وەستان دەست پێ بکاتەوە. قسەی جەنابت وەکو جێگری لیژنەی پەروەردە چیە لەسەر پرۆسەی خوێندن؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سپاس بۆ بەڕێز، سپاس بۆ میوانە بەڕێزەکان، هەم مامۆستا نەوزادی بەڕێز و هەم قوتابی خۆشەویستانە. خۆی لە ڕاستیە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بە قۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێ. دوای ئەوەی کە بۆ سێم جار پرۆسەی خوێندن تەجیل کرا، مانجی 11 بە کاملی، مانجی 12 بە کاملی، دوجار نزیکەی 9 ڕۆژ دواخرا. دوای ئەوە بۆ قۆناغی 12 ئامادەی کرایەوە، ئیستیسنا و بۆ قۆناغەکانی تر بە هەمان شێوە دواخراوە تا 1 دیارە ئێمە پێشتر دانیشتنی هاوبەشمان هەبووە لەگەڵ هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و بەوردی باسمان لە چۆنێتی پرۆسەی خوێندن دەستپێکردنی پرۆسەی خوێندن و گرفتەکانی بەردەم ئەم پرۆسەیە کردوتەوە و پێمان وتون بەڕاستی کە ئەم پرۆسەیە ناکرێ بە ئاسانی بڕیاری لەسەر بدرێەوە باجی تەندروستیان بارودۆخی تەندروستی بدا لە هەرێمی کوردستان. خۆتان نەزانن ئێستا بارودۆخی تەندروستی زۆر باش بووە، الحەمدوللا، سپاس بۆ خوای گەورە و سپاس بۆ تیمەکانی تەندروستی. و پێمان وتون کە ئێستا کاتی ئەوەیە ئەم پرۆسەیە دەست پێ بکاتەوە، چونکە قوتابیان بەشێکی زۆری ساڵەکان لە ڕۆیشتووە و هیچ وەکو مەناهیت هیچیان نەخوێندووە. ئەم کاتە کەم ماوە و مەناهج زۆرە و دەرفەت زۆر کەم لە بەردەم مامۆستایانە کە قەرەبووی ئەو ماوەیە بکەنەوە. بۆیە بەڕاستی ئێستا کاتی ئەوەی دەست پێ بکەنەوە. دیارە دوا پلانی وەزارەتی پەروەردەوەیە کە مانجی 3 دەست بە پرۆسەی خوێندنی قۆناغەکانی ترش بکرێتەوە، کە پێمان وایە بەڕاستی کاتێکی زۆر کەم لە بەردەستەوە زەمانەتی چی لە حکوومەت بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەرگیراوە وەکو پەرلەمان کە بتوانێت پرۆسەی سەرکەوتوو بێ؟ دیارە ئەوان پلانیان هەیە بەوەی کە ئەتوانن مانجی 3 مانجی 4 تاویزی مانجی 11 بکەنەوە و بە شێوەیەکی تر کە کۆتایی ساڵ مانجی 6 تاقیکردنەوەکان کەمێک دوا بخەن بکەوێتە سەرەتای مانجی 7. بەڵام ئێمە پێمان وایە کاتەش گرفتی ترمان هەیە، یانی گرفتی ڕێکاری چۆنێتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان لە قوتابخانەکان لە هۆڵەکانی خوێندن کە ئەو کاتە کێشەی بەڕاستی فێنکەرەوە و کێشەی ترمان بۆ دروست دەبێت، کێشەی کارەبامان بۆ دروست دەبێت. بەدەر لەوە کێشەی موچەشمان هەیە بە تاکید ئەگەر دواتر پرسیار لەو بابەتە دەکەم. باش، مامۆستا نەوزاد دووبارە بەخێر بێ. زۆر سپاس. قسەی یەکێتی مامۆستایان لەبارەی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چیە، بە تایبەتی گرفتی هەرە سەرەکی لە هەرێمی کوردستان پێم وایە موچەی مامۆستایانە. بەناوی خوای گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و سپاسی برای بەڕێزم مامۆستا موسلیم دەکەم و دەستخۆشی بۆ جەنابت و ئەم میوانە بەڕێزانە. کاک محەممەد، خۆت دەزانی پرۆسەی پەروەردە طبعاً بناغی هەموو کۆمەلگایەک و هەموو نەوەیەک لە پەروەردە لە سێکتەری پەروەردە دەست پێ دەکاتن، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە بارێکی نائاسایی بەهۆی چەندین دەتانی بەڵام گرفت هەبوون، بە تایبەتی لە ساڵی ڕابردوو بەهۆی سەرهەڵدانی پەتای کۆڕۆنا ئەتانی بڵێن وەرزێک تقریبەن داوام ڕاگیرە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و ئەو ساڵەکەش هەر لەبەر ئەم مەترسیە گوایە ئەم مەترسیە ماوە. ڕاستە ئەگەر لە سەرەتای دەستپێکی داوام مبەڕێک هەبوو بیتن کە پەتایەکە گەشەی کردبوو لە ناو کۆمەلگا و لە هەرێمی ئێمەدا، بەڵام بەڕاستی لە ئێستادا هیچ مبەڕێک نەماوە جگە لەو فشارەی کە لەسەر حکوومەتە. گوایە حکوومەت بە مبەڕێری ئەوەی کە نەبادا
گەشە بکاتۆ نەبادا پەتایەکە بەڵاو ببێتەوە لەبەر مەترسی کۆڕۆنا داوامەکەی نەکردوێتەوە. لە چی دەبینیەوە مۆبەڕێرەکەی حکوومەت ئێستا لە چیدا دەبینێت؟ من پێم وایە لە شوێنی تریش هەر باسم لێەوە کردووە قسەی ئەوەل و کۆتاییمان ئەوەیە حکوومەت لەبەرەوەی ناتوانێت موچە دابین بکە، ناتوانێت موچە لە کاتی خۆی لە 30 ڕۆژارێک بە مامۆستا بدا، فشارێکی زۆر لەسەر حکوومەت دروستە بێ ئەگەر داوام بکاتەوە و ڕەنگە فشارەکەشی پێزەبت نەکرێتن بۆ لە ترسی سەرهەڵدانەوەی ناڕزایەتەکان و سەرهەڵدانەوەی مزاهرە و خۆپیشاندانەکان حکوومەت لە ئێستادا نایەوێتن بەڕاستی هەموو قۆناغەکان دەست پێ بکاتەوە. ئەگەر تەنها مەسەلا کۆڕۆنا بێتن خۆ ئێستا ئەگەر تەماشا بکەینێ ئەوە پۆلی 12 بەو ژمارە زۆر و بەو قەبارە زۆرە لە هەرێمی کوردستان بە هەزاران قوتابی ئێستا لە ناوەندەکانی خوێندن لە ناپۆلەکان داهەن و لەگەر مامۆستایەکان تەفاعولیان هەیە تێکەڵن. جگەل لە مەشت ئەگەر تەماشا بکەینێ جگەل لە وەزارەتی پەروەردە دەوامی هەموو فەرمانگەکان ئاسایی بۆتەوە. ئەگەر تەماشای ئەو فەرمانگانەی بەتایبەتی بڵێن بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەکەی بەڕێوەبەرایەتی بەلەنسەن باز دەکەی ئەو شوێنانە ینی خستەخانەکان تەماشا دەکەی بەڕاستی قەڵەباغێکی یەکجار زۆر هەیە. ئەی ئەگەر مەترسی بڵاوبوونەوەی کۆڕۆنا هەیە لە قوتابخانەکان ئەی بۆ لە شوێنانە مەترسی گرفتەکە لە لای جەنابەت وەکو جێگریری خێوڵێری یەکێتی مامۆستایان بە بابەتی موچەی دەزانێت. بە دڵنیاییەوە بابەتی موچەیە ئەگەر حکوومەت موچە دابین نەکاتن من پێم وایە گومانم هەیە لە یەکی سێش بتوانێت بیکاتەوە، یعنی ئەو کاتە مەترسی ئەوە شەیەکە یەکی سێ دیسانە تاخیری بکات دیسانە موبەڕێتر بدۆزیتەوە ئەگەر موچەی پێدابین نەکرێت. چونکە کاک محەممەد خۆت دەزانی بەڕاستی مامۆستا ناتوانێت، یعنی بە سەراحەت گوتومانە بە حکوومەت مامۆستا ناتوانێت لەم حاڵەتە دەرونیە خراپە و لەم بوارە ناهەمواری کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهاتووە نەبوونی موچە نەبوونی کار و کەسابەت بژێوی ژیانی خەڵک زۆر سەخت بۆ ئێستانێکە خەڵک لە حاڵەتێکی زۆر ناتەندروست و نەئاسایی دەژیان بەسەر دەباتن بەڕاستی نازانێت کەی موچە وەردەگرێت، نازانی 2 مانگ جارێکە 50 ڕۆژ جارێکە لە 2 مانگ تێدەپەڕی جاری وا هەیە نازانی کەی موچە وەردەگرێت. بۆی بەڕاستی مامۆسایان ناکرێت بەو شێوەیە بچنەوە ناوەندەکانی خوێندن ئەو هەموو فشارە زۆری کە لەسەر مامۆسایان هەیە بەڕاستی حەقی خۆیانە ئەمە لە هەموو شوێنێک باسمان کردووە ئەبێ حکوومەت موچەی بۆ دامین بکات. مامۆستا موسلیم بێگومان لەگەڵ وەزارەتی پەروەردە باسی موچەی مامۆستایانتان کردووە. وەزارەتی پەروەردە یاخود ئەوەی کە ئەرچی حکوومەتە جێبەجێ دەکات تاوەکو پرۆسەکە بەردەوام بێ زەمانەتی ئەوە وەرگیراوە یاخود قسەی وان چیە لەسەر ئەم بابەتە؟ ئێمە لە هەموو دانیشتێکمان بەڕاستی لەگەڵ وەزارەتی پەروەردە باسی کێشە و گرفتی مامۆستایانمان کردووە لە ناویشیان بەتایبەت موچە، چونکە بەڕاستی موچە بەسەر چاوەی خێرانەکان نەزانین بە درێژایی ئەو چەند ساڵی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان دووچاریش بڵێن قەینانی دارایی بۆتەوە. بۆیە سەیرەکەین هەر کاتێک بەڕاستی موچە گرفت و بێ لە بەردەم پرۆسی خوێندن سەرکەوتو نەبووە. پاریش بە هەمان شێوە گرفتی موچەی مامۆستایانمان هەبوو، گرتبوونەوەی مامۆستایان هەبوو، ناڕەزایی هەبوو، پرۆسی خوێندن بە شێوەیەکی خراپ بەڕێوە چوو هەم کۆرۆنا هەم بابەتی موچە. ئەم ساڵیش بە هەمان شێوە گرفتە لە سەرەتای ساڵ بایکۆتی مامۆستایانمان هەبوو لە پەروەردەکانی سلێمانی گەرمیان ڕاپەڕین. بۆیە ئێستاش بە هەمان شێوە دووپاتی دەکەی. ئەو کاتش بەڕاستی بە لێژنەی هاوبەشی هەردوو وەزارەتمان گوتووە پرۆسی خوێندن بەڕاستی سەرکەوتو نابێ ئەگەر ماف و داوای مامۆستایان دابین نەکرێ. ئەویش کە سەرکی زەمانەتیان داوە ینی وەزارەتیان ئەو بابەتە لەوان گەورەترە، کێشەکە لەوان گەورەترە، کێشەکە لە سەلاحەتی وەزارەت گەورەترە. ئەمە کێشەی تەواوی حکوومەتە، کێشەی تەواوی ئەنجومەنی وەزیرانەکە گرفتی دابینکردنی موچە هەیە لە ئێستایەکە ڕێک نەکەوتون لەگەڵ حکوومەتی ناوەند و ئایندەی ڕێکەوتنەکانیش دیار نی بەداخەوە. ئێمە یەک لەوە یادداشتانێکە زۆر تەرکیزمان لەسەری بوو زۆر بڵێن دووپاتمان کردەوە کە دانیشتنێکی تایبەتی پەرلەمانی کوردستان بکرێت لەسەر چۆنێتی ڕێکەوتنی هەرێم و حکوومەتی ناوەند لەسەر درەنگ ڕێکەوتنی نێوان هەردوولایەن لەسەر هۆکارەکانی ڕێک نەکەوتنی هەردوولایەن و بە هەمان شێوە ئەو گرفتانە چین لە بەردەم ڕێک نەکەوتنی هەردوولایەن بەڕام بەداخەوە کە خۆتان نەزان ئەم گرفتانەی ئەم دوایی هاتە پێشەوە کە ئەم داوایە بەڕاستی هەم جێگیر نەکرا هەم وەرنەگیرا لە ئێمە کە داوامان کرد بوو. بەداخەوە مە دەمانویست بەڕاستی باسی ئەو بابەتانە بکرێ بۆچی حکوومەتی هەرێم تا ئێستا ڕێک نەکەوتووە و ئایندەی ڕێکەوتنەکانیش دیار نین. بۆی بەڕاستیم پێم وایە تا ئێستا زەمانەت نییە موچەی مامۆستایان 30 ڕۆژدارێک دابین بکرێت. کەواتە پرۆسەکەش لە بەردەم ئێمە پێمان دەست پێ بکاتەوە بەم شێوەیە سەرکەوتو نابێت، چونکە مامۆستایان داوای حەق و مافی خۆیان دەکەن.
ئەمە ڕۆژانە لەگەڵ مامۆستایان لە کۆنتاکتین تەلەفۆنمان بۆ دەکەن دەمەوێت قسەی مامۆستایان لەو بارەی بۆ نمونە کە گفتوگۆ لەگەڵ جەناوت دەکەن مامۆستا ئامادەیە بستەوە هۆڵەکانی خوێندن ئەگەر مافەکەی بدرێتی بەدەر لە تەندروستی بەو پێ ئێمە لە ناو خەڵکینەوە قسە ئەبیستینەوە تەلەفۆنمان بۆ کرێ پەیوەندیمان پێوەکرێ ئاگامان لەوە زۆر بارودۆخی زۆر خراپی مامۆسایانە بەو شێوە سەرکەوتو نابێ و مامۆسایان ناتوان دەست پێ بکەنەوە. باش ڕێژەی زۆری قوتابیان لە قوتابخانەکان بۆ نمونە بە تایبەتیش لە قوتابخانە بنەڕەتەکان بۆ لەو شوێنانەی کە ڕێژەی دانیشتوانیان زۆرە هەتا ئێستا ڕەنگە بەشێک لە قوتابخانەکان دوودەوامی و سێدەوامیش بەردەوامی چۆن دەتواندرێ ئەو ئێت و باسی دەکەی حکوومەت لەبەر موچە ناتوانێ ینی بەرداوامیدا بە پرۆسی خوێندن ئەگەنا گرفتەکە نییە بەڵام لە بەرامبەردا حکومە دەرێ من ئەو ریسکە ناکەم کە ڕێژەیەشی زۆری قوتابیان لە ناو قوتابخانەکان بێ و دووبارە تووشی گرفتی تەندروستی بنوێ ینی ئەو دوو بابەتە حکومت حەقی نییە کە ڕێکارەکان بەو شێوازە لێ دەکات تاوەکو مامۆستایان و قوتابیان تووشی گرفتی تەندروستی نەبن. کاکم حادێمە لە سەرەتای بەر لەوەی دەوامی وەرزی خوێن دەست پێ بکاتەوە لە سەرەتادا وەکو یەکێتی مامۆستایان دوو کۆبوونەوەی لەسەر ئاستی باڵا لەسەر ئاسی مەکتەبی سکرتاری لەگەر ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کراوە خودی وەزیر تێدا بەشدار بووە داوای پێشنیاریان کردووە داوای پێشنیاریان کردو بۆ ئێمە چۆنتان پێ باشە ئەگەر داوام دەست پێ بکاتەوە یان دەست پێ نکاتەوە ئەگەر دەستی پێ کردەوە ڕێکارە تەندروستەکان چۆن بگرینە بەر چۆن بتوانین ئەو قەڵەباڕەیە کە جەناب باسی لێوە دەکەین هەزم بکرێ و کەم بکرێتەوە ئێمە بەڕاستی لەگەل ئەو دابن گوتمان دەبێ پرۆسی خوێن دەست پێ بکاتەوە بە گشتی بە شێوەیەکی گشتی پرۆسی پەروەردە دەست پێ بکاتەوە چکە شتێکی گرنگە ڕۆڵەکانی ئێمە منداڵەکانی ئێمە نەوەکانی ئێمە بەڕاستی ئاسی معریفیان ئاسی زانستیان بەڕاستی زۆر دابەزیوە لە ئەو ساڵ و ساڵی پاریشدا بە هەمان شێوە بەهۆی نەبوونی دەوامەوە پێشنیاری ئەومان کرد گوتمان جەنابی وەزیر وەزارەتی پەروەردە دەکرێت لە 3 ڕۆژدا قوتابیان بە تەناوب دەوام بکەن 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەوام بکرێتن بۆ ئەوەگەر پۆلێک بۆ نمونە 50 قوتابی لێ بیان 40 قوتابی لێ بێتن ئەکرێ مەسەلەن ئەو کاتێگە کردو 3 ڕۆژ بە 3 ڕۆژ دەتانی پۆلەکان ڕێژەیان ئەوە تەنها دەست پێکردنەوە نییە لە پێنا ئەوەی کە بڵێن پرۆسی خوێندن دەستی پێکردوتەوە مەسەلەن سوودی بەو شێوازە دەبێ باشترە لەوەی کە ئێستانێکە نەتیجەکەی دەبینی سەرسیلی هاتووە ئەگەر قوتابی ئێستا لە حکوومەتی بەغدا کاگ محەممەد هەفتەی 1 ڕۆژ تا 2 ڕۆژ داوام هەیە ڕۆژێک و 2 ڕۆژ داوام هەیە لەوێن دەرێ و کەوتۆتە سەرسکەی خۆی وەتوانی ویانە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو ڕۆژانێک کە لە ناوەندەکانی خوێنن لەگەر مامۆستا پێکەوە قوتابیەکان لەگەر مامۆستا دەرس دەخوێنن ڕۆژەکانی تر بە شێوەی سیستەمی ئۆنلاین لەگەر دەرسەکان بەردەوام لۆی لە مامۆساکانیان دانەبڕێن بەڵام لە ئێمە کاک محەممەد ئێمە بەڕاستی دواکەوتوین لە ئاستی لە مقارنە بە حکوومەتی بەغدا ئێمە دواکەوتین ئێمە نا داوامان کردەوە لە ناوەندەکانی خوێندن وجودمان هەبێ ئەگە بۆ 2 ڕۆژی بێ ئەگە بۆ 3 ڕۆژی بێتنەوەی کە ئەمە پێشنیارمان کرد بوو نە حکوومەت ئەوەی جێبەجێ کرد نە سیستەمی ئۆنلاینیش کە وەکو بەدیلی دانابوو حکوومەت لە مانجی 11 پرۆسی خوێندنی بە شێوازێک دەست پێ کردەوە بەڵام ئەو کاتیش مامۆستایان بەشێکی زۆریان باسییان لەوە کرد کە خوێندن بەو شێوازە ناکرێت ئەوان گرفتی تەندروستیان هەیە لەوە داچی سەبارەت بە دەستپێکردنەوە کاگ محەممەد خۆ ئەو کاتێک کە داوام دەستی پێکردەوە ئەو کاتێک کە داوام دەستی پێکردەوە مەبەستم ئەو کاتیش گلەی مامۆستایان هەبوو لەوەی کە ناتوان بەو شێوازە داوام بکەن ئەوەی ئێستا تو باسی دەکەی کە بە شێوەی تەناو داوام بکرێت ئاخر کۆکە داوامەکە دەستی پێکردەوە ئەو پێشنیاری ئێمە نەخرا بەرنامە ئەو پێشنیاری ئێمە بە هەند وەرنەگیرە داوای پێشنیاریان کرد بەڵام بەرنامەکەی پێشنیارەکەی ئێمە بە هەند وەرنەگیرە بەڵکوچیان کردی حکوومەت ئەوەی کە خۆی مەبەستی بوو پۆلی دوازەی کردەوە بە کامل داوام بە هەر 6 ڕۆژەکەی داوامی هەفتەی کردەوە قەڵەباڕی لە ناو پۆلەکان دروست بوو ڕێژەیەکی زۆر لە مامۆستایان و لە قوتابیان تووشی نەخۆشیەکە بوون چکە کاتی تەشەنەی بنێنگەشەی نەخۆشەکە بوو لەگەر پۆلی 1 و 2 بنەڕەتیشی کردەوە بەڵام ئەگەر بەجێی ئێمەی بکرد بە پێشنیارێکە ئێمەی قبول بکرد بایە 3 ڕۆژ بە 3 ڕۆژ داوام بکرابایە خۆ دەکرا کاک محەممەد لە زیاتەوەی مەسەلەن کتێبەکە نیوەی وەرزەکەی بخوێندرێتن خۆ دەکرا مەسەلەن نیوەی وەرزەکە دەخوێندرا لە وەرزێکدا نیوەی وەرزەکە دەخوێندا باشتر بوو لەوەی کە ئێستانەکە هیچی نەخوێنراوە قوتابی نازانی چۆن بخوێنی قوتابی نازانی چۆن سعی بکە قوتابی نازانی چی داخل دەبێ قوتابی نازانی کەی داوام دەست پێ دەکاتەوە قوتابی نازانی لە چ وەرزێک بۆ حساب دەکرێت کەی ئیمتحان دەکاتن ئەوە بەڕاستی گرفتەکانی یەکجار خۆڕکرد باشە مامۆستا مسلیم پلە بەرزکردنەوە لە هەموو فەرمانبەران و بگرە مامۆستایانیش بەو شێوازە هەیە کە ئێستا لە 2014 و بابەتە ڕاژگیراوە ئەمە چەندە گرفتە و قسەی حکوومەت لەو بارەیە و ڕۆڵی ئێوە وەکو لیژنەی پەروەردە وەڵا حتمان ئەوەش گرفتێکی گەورەیە
چونکە چەند ساڵێکە لە بەرزکردنەوە تەرفیعات وەستاوە کە ئەمە حەقێکی بەڕاستی مۆزەفە فەرمانبەرە بجا بەگشتی مامۆستاش بەتایبەت کە لە نامچینە ناو توێژەیە ئەمە پێمان وایە ئەمەش ستەمێکی دیکە بەڕاستی لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێکە کە فەرمانبەرێک بە شایستەی خۆی بیاوێ بە ئەزمموی داوامکردنی بە ئەزمموی کارکردنی لە دامودەستگایەکی حکوومەت جا لە هەر دامودەستگایەک بێ اینجا مامۆستا بێ بە تایبەتر بەپێی ئەو خزمەتێکی هەیەی سەرەتای ساڵ سەرەتای هەر چەند ساڵێک پلەیەک بەرز دەکرێتەوە شایستەی ئەم پلەیە وەکو خەڵاتێک کە بەپێی یاسا بۆی دیاری کراوە ئێستا ئەم مافە لێ زەوت بکرێ و ئەم مافەیە تا کاتێکی نادیار کە هیچ کاتێکی دیاری نەکراوە پێمان ئەمە ستەمێکی گەورەیە و ئەم حەقا بەڕاستی پێمان ئەم بارە قورستر بوو لەسەر شانی حکوومەت چونکە مقدار و ڕێژەی ئەم قەرزەی کە لەسەر حکوومەت کەوتووە چیوە کەمتر نییە لەو ڕێژە زۆری موچێکە پاشەکەوت کراوە یاخود بەلێ بڕینەوە تا ئێستا حکوومەت داوێتی و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ئەرشی سەرشانی حکوومەت قورسترە بێ بەڵام ئەوەی کە لای ئێمە گرفتە ئەمە لە ڕابردوودا کە یاداشمان بۆی پێشکەش کردو بەڕاستی نەخراوەتە بەرنامەی کار و دانیشتنی لەسەر نەکراوە وەڵامێک ماوەڕ نەگرتوتە لای حکوومەت هەرێمی کوردستانەوە تاکەی ئەم پلە بەرزکردنەوەیە بەردەوام دەبێت چونکە بەڕاستی ئایندەیەکی دیار نییە ئێمە پێمان وایە ئەمەش یەکێکە لەو خاڵە لاوازانە یاخود لەو ستەمانەی کە وا لە مامۆستا وا لە فەرمانبەرەکە کە ینی تامەزرۆ و حەزی بۆ ئیشەکەی خۆی نامێنێت چونکە لە بەرامبەردا ئەم خەڵاتە و ئەم شایستە بوونی مافەی پێ ڕەوا نابیندرێکە چەند ساڵ جارێک فەرمانبەر بە شێوەیەکی گشتی وەری دەگرێ لە پای ئەو خزمەتی کە پێشکەشی دەکات لە سلکی خۆی مامۆستا زۆر باسی ئەوە دەکرێت کە ڕەنگە لە ساڵانی داهاتوو ئەو گرفتەی ئێستای دەست پێ نەکردنەوەی دەوام و ئەو ئەگەر ناوی لێ بنێن بێپلانەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە کاریگەری لەسەر ئاستی خوێندن لە ساڵانی داهاتوو دەبێت باش ئەو مەترسیە ڕوبەڕووی حکوومەت کراوەتەوە وەکو پارلەمان و لیژنەی پەروەردەیان حکوومەت لەم بارەیەوە قسەی چییە؟ خۆی لە ڕاستیە مامۆستا نەوزاد جوانی ئیشارەت پێدا خوێندن سەرچاوی پێشکەوتن و بڵێن ژێرخانی پێشکەوتنی هەر کۆمەڵگەیەکە لەسەر خوێندن بەڕاستی لەسەر خوێندنەوە پێشکەوتنی کۆمەڵگەیەک پێناسەی کۆمەڵگە دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە سەرباری ئەوەی لە ڕابردووە زۆرترین کێشە و گرفتی پەروەردەمان هەبووە لە ڕابردووە بەدەر لە وەزعی کۆڕۆناکە بێ کێشەی قوتابخانەکانمان هەیە داوامی دوو دەوامی سێ دەوامیمان هەبووە کێشەی زۆری ڕێژە قوتابیەکانمان بۆ لە ناو قوتابخانەکان کەمی قوتابخانەکان و ژەنکردنی قوتابخانەکان گرفتی مامۆسایانی وانە بێش کە کۆڵەگەی بەڕێوەبرنی پرۆسێک خوێندن لە هەرێمی کوردستانە گرفتی بڵێن کەمی میلاکمان هەبووە گرفتی مەناهجمان هەبووە ئەمە کێشەی و گرفتی پەروەردەمان زۆر بوو ئێستا گرفتی بڵێن بەهۆی بارودۆخی کۆرۆناوە کە پرۆسەی خوێنیش بە شێوەیەکی گشتی هاتۆتە پێشەوە ئەوەنەی تر لە کوردستان پرۆسەکەی بەرەو شکست بردووە ئەوەندەی تر لە پەککەوتنی پرۆسەی خوێندن نزیک بووینەوە ئێستا قوتابی بەڕاستی هەم پار و هەم ئەم ساڵیش لە قۆناغی دوو فێرە خوێندەواری نابێ پیتەکان ناناسێتەوە بەڵێ بە تەچید بەرەوەی کە ئەم بارودۆخە وا خوڵقێنراوە ینی سازێنراوە هاتۆتە پێشەوە قوتابی لە مانجی دوی پارەوە کاکە لە ماڵە دانیشتوانی ساڵێک دەبێت لە ماڵە دانیشتوە قوتابێت چۆن بیر و زهنی چۆن ئەو خوڵقی دەبێت و جارێکی بێت بخوێنێ یعنی چۆن نتوانی وای لێ بکەی بە تامەزرۆیی بە گەرموگوڕی و بێتە پۆلەوە بێدەست داتەوە کتێب و دابنیشێ گوێ لە مامۆستا بگرێت ئێمە پێمان وایە بەڕاستی قوتابی فێرە تەمبەڵی کراوە ینی بەداخەو لە بارودۆخێکدایەکە ئەوەی کە لە بیری نەبێ خوێندنە و پێمان وایە ئەم زەمینە سازیە بۆ دووبارە دەست پێکردنەوەی پرۆسێک خوێندن لە ئێستاە لەبار نییە و بە تایبەتریش کە حکوومەتی هەرێمی کوردستان پێمان وایە کێشەیەکی سەرەکیە لە بەردەم پرۆسەکەیە کە بێگومان دابینکردنی موچە کە مافێکی سەرەتاییە بۆ مامۆستایان ئەبێ بەڕاستی ئەم مافە بە مامۆستا ڕەوا ببیندرێ و چیتر مامۆستا بەداخەوە باس لە گوزەران و حاڵی خۆیان نەکەن و چیتر نێنە سەرجادە گرتبوونەوە بکەن و چیتر بارودۆخی مامۆسایانەوە دەیتر باز نەکرێت چۆ بەڕاستی
حیفێ بۆ مامۆستا کە باردۆخی خراپ بێ و بێتە سەر جادە بڵێ دەرمانم پێ ناکرێت کە ینی وەزعی داراییم خراپە ماڵ و منداڵم پێناژێندرێ و بەم باردۆخە دەرونی ئالۆزەوە تۆ داواشی لێ بکەی التیزامی بکەیتە سەر بێتە شوعبە و پۆلەکانەوە دەرس بڵێتەوە مەنا هەستاوا بکە کە ئێمە پێمان وایە وەستەمە لێیان نەکرێ و شکۆی مامۆستا بێ پارێزرێ مامۆستایە کە بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگاوە بە پیر و بە گەنج و بە دۆڵەمەند و بەگەداوە هەمووی پەروەردەی دەستی مامۆستان ئێستا مامۆستا وای لێوێ بەڕاستی مافخرا بێ نتوانێت داوای موچەی خۆشی بکەمە پێمان وایە بەڕاستی بە کۆی گشتی بەم گرفتانێک کە باسمان کرد پرۆسی خوێندن سەرکەوتو نابێ ئەگەر دەستی پێ بکاتەوە. مامۆستا نەوزاد ئێستا مامۆستایانی پۆلی 12 لە ناوەندەکانی خوێندن وانە بە قوتابیانی پۆلی 12 دێن. ئیمتیازی مامۆستایە کە ئێستا لە دەوامدایە لە پۆلی 12 لەگەڵ ئەو مامۆستایانی کە داوامنیانی حکوومەت هیچ چاوی بەوە داخشاندەوەەوە کە مامۆستایەکی نردوتەوە ناو ناوەندەکانی خوێندن لەگەڵ گرفتەکانی تەندروستی بەڵام لە بەرامبەردا هیچ ئیمتیازێکی نییە. مامۆستا محەممەد من بەر لەوەی وەڵامیان پرسیارەت بدەمەوە هەر ئیزافە بۆ قسەکانی مامۆستا مسلیمی یعنی بەڕاستی من هەموو جار کە باس لەو بابەتە تەمە زۆر باسمان لێوە کردووە مەسلەی گرنگی پرۆسی پەروەردە ژێرخانی هەر کۆمەڵگەیەک لە بۆ ئاسی معرفی و زانستی و هۆشیاری ئەو کۆمەڵگەیە دەوەستێتەوە سەر پەروەردە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە من بەڕاستی دەڵێم حکومەتمان نییە ڕاست ئێستا حکومەتێکەیە و کابینەکەی و تشکیلەکە هەیە بەڵام بەڕاستی حکومەتێکمان نیە کە خەمخۆری ملەتەکەی بێ خەمخۆری ڕۆڵەکانی بێتن بەڕاستی ئێسانی جیلێک بەڕێوێ جیلێکی نەخوێندەوە مامۆستا محەممەد پێت وایە ئەوە بەمە مەبەستە؟ ئەمن پێم وایە بەڵێ بەشێکی بەمەبەستە دەکرێتن چونکە بەڕاستی ئەگەر حکومەتێک بە فعلی حکومەت بێ و خۆی بە بابی میلەت بزانێ ئەبێت دەرۆزە لە بۆ فەرمانبەرەکانی بکات نابێ عیب بێتن یعنی لە وڵاتانی دیکە بەڕاستی سەرۆکی وڵات و حکومەت یان سەرۆکی حکومەت بەڕاستی دەرۆزەی کرد بێتن قەرزی حەوت دەوڵەتی کرد بێتن بەڕاستی لێ ناگەرێتن موچەی فەرمانبەران بەو شێوە بێتن ئێستا فەرم با ببینین تەماشا بکەین مقارنی وڵاتی خۆمان بکەین بە هەر وڵاتێکی دیکە یعنی دواکەوتوترین وڵات ئێسانێکە ئەگەر مەسەلەکە مەسەلەی کۆرۆنایەکە کە خۆتە تەنها لە وڵاتی ئێمە کۆرۆنا نیە تەنها لە لای ئێمە شتێکی عالمی شتێکی زیانیە ئەگەر مەسەلە نەوتەکە کە نەوت لە هەموو شوێنێکدا بەزیوە حکومەتی مار دەرێکاکە کۆرۆنا تەشەنەی کردووە گەشەی کردووە یعنی زۆر بووە سەری هەڵداوە لەگەر مەسەلەی دابەزین نەوت کاکە خۆ مامۆستا محەممەد ئێستا ئەو کاتێک کە حکومەت لە قەیراندا بوو حکومەت بەرمیلی نەوت بە 20 دلار بوو مەسەلەن واقع نییە ئەمە واقع نییە مامۆستا محەممەد واقع ئەو کات واقع بوو کە بە 20 دلار و 25 دلار بوو بەڵام ئێسانێکەوە خەریکە نزیک دەبێت تۆ لە 6 دلار کاکە باشە حکومەتی هەر دەڵێ نییە هەر دەپاڕیتەوە هەر دەڵێ کاکە نیتم کە نەوتدا دەبەزی هەر دەڵێ موچە نییە نەوت بەرز دەبیتەوە هەر دەڵێ موچە نییە داهات زیاد دەکە هەر دەڵێ موچە نییە خاڵە سنووریەکان ڕۆژ لە دوای ڕۆژ قاچاقسی زیاد دەبێتن هەر دەڵێ موچە نییە ئەی کاکە کەی بەتەمای موچەی چا بکەی خەڵک هەمووی هاوار دەکە کاکە خەڵکی دڵسۆزی ئەو وڵاتە هاوار دەکە کاکە مادەم پێت ناکرێ مادەم ئیداری وڵاتت پێ ناکرێ بڕۆ لەگە بەغدا پێگۆرە کاکە خۆت یەک نابکەوە لەگەر بەغدا یانەوتی خۆت بەڕێوە ببەگە منەتت بە بەغدانیە خۆت بەڕێوە ببە بڵێ کاکە خۆم بەڕێوە دەبەم و چاکسازی ڕاستەقینی ئەنجام بدا یان ئەگە پێشت ناکرێت پێت بەرەو ناچێ مۆزەفت پێ ئیدارە ناکرێتن و موچەی مۆزەف پێ دابین ناکرێتن کاکە بڕۆ لەگە بەغدا پێگۆرە ئێستا نە لەگە بەغدا پێک دێتن نەموچەش سادەکاتن بەڕاستیم قەیرانە یەک ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زیاتر ڕۆیشت مامۆستا چاکسازی دەست پێ کردووە بۆ بڕینی موچەی ئەوەندە هەزار کەسەی بندیوار و مامۆستا محەممەد ناگوتی چاکسازی ڕاستەقینە ئەوە نییە ئێستا من تەماشای چاکسازیەکەم کردووە هەندێک خەڵک ئەوەی کە دوو موچە و ئەوانەی هەبووە ئەو موچانە کە لیان بڕاوە یعنی موچەیەکی هەبووە بۆ نمونە لە موچەی شەهیدان موچەیەکی 100,000 هەبووە 150,000 هەبووە لە شوێنێک بە ئەوانە بڕاوە بە هەموو ئەو موچانێک کە بڕاو دەکە 1 ملیۆن دینار عفوا 1 ملیار دینار 1 ملیار دینار هیچ نییە کاک محەممەد هیچ ناکە ئەو پێی ناگوتێت چاکسازی کاکە چاکسازی ئەوەیە تووەرە لەو هەزاران بندیوارەی بکە چاکسازی ئەوێ وەرە لەو هەموو موچەخۆرە بندیوارەی بکە کە بکە وەکو دابەسی دادبەستووە ئیشی پێ دەکەی ڕۆژی هەڵبژاردن دەنگدانی پێ دەکەی حملەی پێ دەکەی و ئیشی لەبۆ دەکاتن وەرە ئەوانە ببڕە بەڕاستی من پێم وایە یعنی خەڵک مۆزەفی ئەوەی کە مۆزەفی ڕاستەقینە نیە و بندیوارە حەقی مۆزەفی ڕاستەقینەشی بڕیوە حەقی وشی خواردووە زۆڵمێکی گەورەشی کردووە حکومەتیشیش باچینێ بەوە من پێم وایە چاکسازی نەدەیکات نەدەتوانێت بشیکاتن سەبارەت بە پرسیارەکەی جەنابێت پۆلی 12 کە ئێسانێکە هاتوونە ناوەندەکانی مەبەستمە مامۆستایەکانە یعنی بۆ نمونە چی ئیمتیازێکیە کە ئێستا پرۆسەکەی دەست پێ کردووە هیچ ئیمتیازێک نییە هیچ ئیمتیازێک نییە بۆ مامۆستایانی پۆلی 12 فقط تەنها ئەوە نەبێ کەسا من مامۆسای خۆم مامۆسای پۆلی 12مە زەمیرم قبول ناکە کە قوتابیەک ئەو قوتابی بەڕێزانە پۆلی 12
ڕنج و مادیبوونی 12 ساڵێن ئەو ساڵ دەیدورنەوە ئەو ساڵەکە دەیبینەوە ئەو ساڵەکە بەدەستی دێنن زەمیرم قبول ناکە خۆم و ویژدانی خۆم دەچم بابەتەکان بۆ تەکمیلێ دەکەم دەچم حازەرەکانیان بۆ دەڵێمەوە ئەگەنا بەڕاستی بە هیچ شێوەیەک حکومەت هیچ امتیازێکی دانەناوە و هیچ کەسیشی ناتانی ئیجباریش بکە مامۆستا محەممەد لە کاتێکدا دەتوانی مامۆستا ئیجبار بکەی کە حەقی شایستی خۆی پێ بدەیت کە موچەی خۆی پێ بدەیت کە موچەی بە 2 مانگ جارێک پێ دەدەی مامۆستاش ناتوانانی بڕات جا ئەو موچەش پێ ناگوتری موچەی تەواو ئەو موچەی بەلێ بڕینەوەی یعنی تو ئەگەر ئێستانێکە مامۆستایەک بۆ نمونە 1 ملیۆن دینار لە موچەکەی بیتن ئێستا 120 لێ بڕیوە دەکان نزیکەی 750 هزاری دەداتێ مامۆستا محەممەد 750 هزار دابش سەر 2 مانجی بکە ئەکان نزیکەی 350 دینار وەردەگرێتن کەواتە ئەو پێی ناگوترێ موچە بەڕاستی پێی ناگوترێ موچەی شایستە لە بۆ مامۆستایان من دەستمەلای ئەو قوتابیە بەڕێزانە بە هەری کەچیان ئەوەی کە مەبەستیانە جا چ پرسیارە چ لەسەر ئەوەی کە چۆن پرۆسی خوێندن دەبینن و تێبینیان لەسەر پرۆسەکە چیە فەرموو ناوی خۆت بڵێ و ئەگەر پرسیارت هەیە ئەگەنا تێبینیەکەت بڵێ من قوتابی پۆلی 12 ئامادەی ناوم بێلانە سەرەتا سوپاسی ئێوە دەکەم کە ئەمڕۆ لێکانە ئامادە بوون و گوێ لە داواکاریەکانی ئێمە دەگرن ئەم ساڵەکە لۆمە ناخۆشترین ساڵە چونکە ماوەیەکی زۆر لە خوێندن دابڕین ئێستاش کە خوێندن دەستی پێکردوتەوە یعنی هیچ دیار نییە کە ئاخیرەکەی چیمانێ بەسەر دێتەوە ماوەیەکی زۆر کەمیشیان دایتە ئێمە بۆم ڕاجەحە لە ئیمتیحانی وزاری کە ئێمە کوپێ ڕادەگەین بەوەندا تەنها مانگێک 30 ڕۆژ بەسەر 7 دەرزدا بەش بکەی شتێکی زۆرە و منهەجی شەر هەمووی داخڵە لەبەرەندێ داواکاری ئەومان هەیە کە منهەجمان بۆ کەم بکەنەوە و ماوەکەشمان بۆ درێژ بکەنەوە ئەگەر ئەو بەڕێزە فەرموو ئەمش پۆلی 12مە ناوم سایە ئەم شەر وەکو تەڵەبە ینی داواکاریم لە حکوومەت ئەوەیە کە هەم منهەجی کەم کاتەوە هەمیش لە بۆ وزاری لە بۆ مراجعەکەی 20 ڕۆژەکەی زیاد کاتم چکە بە 20 ڕۆژ تەڵەبە ناتانی مراجعای هەفت کە 20 ڕۆژ بەردەست 20 ڕۆژ دانرا لە بم ئێستا ئەنی تەنها 20 ڕۆژ دانرایە لە بۆی قوتابی بتوانانی خۆی ئامادە بکە گرفتی دیکە چی دەبینی لە پرۆسی خوێن یاین دەتوانرێ بەوەندە ماوەکەمە بەو گرفتەی کە لە بەردەم مامۆستایان هەیە بەو قەیرانی دارایی کە خێزانەکان هەیەە بتوانن بە دڵێکی ئاسوودا سعی خۆتان بکەن و بتوانن دەرەزە بهێنن پارەکە پۆلی 12کان لە نیوەی ویان لە هاتیکە ساردن و لەسەر خوێندنی بەس ئەو ساڵ یعنی هەر سەرەتای خوێندنی دەستیان بە خوێندنی نەکردی ینی تەڵەبەکانیشتە نەکەچینە سەرسکەی کە خوێندن کووە ینی مامۆستای پۆلی 12کانیش ینی هەروەکو زانکۆیەکان دەبینم ینی زانکۆیەکان ئێستا 62 تەڵەبە مەرحەلەیەکەکان دادەنیشن لە یەک پۆلی کە حیسابیان لە بۆ کۆڕۆنای نەکردیە نازام لۆ لە مەکتەب ینی هەژدە تەڵەبە لە یەک پۆلی دادەنیشتن تووشی کۆڕۆنای دەبین وهروها داواکاری ئەوەشمان هەیە کە هەفتەی 2 ئیمتیحان بکەین نەک ڕۆژێک ناڕۆژێک ینی لەم وەسحە خراپە دەبێ فکر لە ئێمەش بکەنەوە منیش پۆلی 12 نام عەلیە بەڕاستی پۆلی 12کان ئێستا هەمویان تووشی قەڵەقی بوونە ئایا دەتوان دەرەجێکی باش بێن یاخود دەرەجێکی باش نەهێنن و داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ماوەی ئیزندانی تەڵەبە بۆ ماوە ئەوە درێژ بکاتەوە چکە وەختێکی زۆر کمیان دانا بۆ تەڵەبە و مامۆستایەکانیش دەستیان خۆش بە هەندێکیان دەرسەکانیان زۆر بە جوان دەڵێن هەندێکیان خەمسات دەرسەکانیان زۆر بە جوای ناڵێنەوە تەڵەبەش بە عام تووشی قەڵەقی دەبێت بەڕاستی بۆ بەدەستێنان دەرەجەیەکی بەرز مامۆستا موسلیم بەگشتی لەسەر کۆی قسەکانیان و ئەو بابەتانیان ئەو تێبینیانی هەیەە بە تایبەت لەوەی کە ئەوان لە بارودۆخێکی نەئاسایی دانا بێگومان خوێندنیش دەبێت لە بارودۆخێکی ئاسایبی و بە تایبەتی پۆلی 12 کە نزیکەی 11 بۆ 2 ساڵە ئەوان دەخوێنن ئێستا داواکاری چۆن دەگەیەنە لایەنی پەیوەندیدا لە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی لیژنەی پەروەردە کە قوتابیانی پۆلی 12 ئەم داواکاریانیان هەیە وەڵای ئێمە ئەو گرفتانێک کە قوتابیان تازە باسییان کرد ئێمە هەستی پێ دەکەیت و باسیشمان کرد کە ئایا ئێوە نیازتان هەیە پرۆسی خوێندن کورت بکەنەوە تا ئێستا بڕیارێک نییە بۆ کەمکردن مەناهەج چونکە باسم کرد ئەوان بە حساب دەتوانن تاویزی ئەو کاتە بکەنەوە کە ڕۆشتووە ینی تەرحی تریش هەبووە پێشببینی ئەوە کراوە بڵێ هەنێک بابەتی هەنێک دوو بابەتی ینی هەنێک بابەتەن دووبارە کراونەتەوە لە نێو مەناهەج بابەتە دووبارە چەکان لا ببرێن تڕحیاتی تر هەیە بەڵام تا ئێستا نازانم کەواتە لە پێشتریشدا ئەو تێبینە دراوە بە وەزارەتی پەروەردە کە ئەمە ئەم گرفتانەمان بە تەفاسیلی یعنی ئێمە دانیشتێکمان کرد نزیکەی
10 ساعات بەردەوام بوو بە تەفسیلی باسی مەناهجمان کرد بە تایبەت بە پۆلی شەشەکان کە بەڕاستی ساڵێکی مەسیریە بۆ ئەوان ڕەنجی 12 ساڵی خۆیان ئەدورنەوە بەڕاستی ناکرێت ئەم پرۆسەیە باجی کۆرۆنا بدە ینی لە ئێستا نازانین بڕیارچێ بەڵام ئێمە لە هەماهنگین وە وەکو لێژنە پێشبینی و پێشنیاری خۆمان بۆ قوتابیان بە باشترین شێوەک چۆن ئێمە بەڕاستی پار توانیمان وەکو لێژنە لەسەر گرفتەکان بۆستینەوە قوتابیان زانیمان گرفتەکانیان چین و لەگەڵیان بووین ئەم ساڵیش بەڕاستی ئێمە لەگەڵیانە بین و کامە پێشنیاری باش بێت تەڕحەکەین دوجار ئەوە ماڵی حکوومەتە کە حکوومەت چۆن بەڕاستی ماماڵە لەگەڵ ئەم باردۆخایەکەوە چۆن ئەتوانێت مامۆستا مسلیم لەو دانیشتانەی کە لەگەڵ حکوومەت هەبوو لەگەڵ وەزارەتی پەروەردە هەبووە ئەوان هەست بەو معانەتە دەکەن چکە ڕەنگە گرفتەکە لەوە دابێت کە کەسێک لە جێک بەرپرسیارەتی هەیە تێکەڵی ئەوەندەی خەڵک نەبێت کە معاناتەکە ببینی بە جددی معاناتەکە دەبینن معاناتەکان ئەبینن بەڵام دیارە ئەوان گرفتەکە وەک باسم کرد لە سەڵاحێتی ئەوان گەورەترە ینی کۆتەزانی کێشەی مامۆسایان ئێستا بەداخەوە ینی ئێمە باسمان کرد ئەمە پرۆسی خوێندن بە چەندان گرفتی هەیە کە ساڵان پێوە گرفتار بوو ئێستا کورد بۆتەوە هاتۆتە سەرموچە ئەم گرفتی موچێش بەڕاستی لە سەڵاحەتی وەزارەت گەورەترە ینی حکوومەت ئەبێ بەڕاستی چارەسەری ڕیشەی ئەم گرفتە بکە وەک مامەساژ باسی کرد ئێمە لە پەرلەمان زۆر تەرکیزمان لەسەرەوە بە حکوومەت یاریمی کوردستان لە ئێستاە بەپێ ئەو یاسایی کە ئێمە ژمارە 2 ساڵی ڕابردوو کە لە پەرلەمانی کوردستان لەسەر یاسای چاکسازی دەرمان کرد ینی زمینە سازیەکی باش هەبوو بۆ ئەوەی کە ئەم یاسایە بخاتە بواری جێبەرجێکردن بەرهەمێکی باشی هەبێ لە کاتێکدا لەگەڵ حکوومەتی ناو نەکەوتوتە ڕێکەوتن و بە تەفاسیلی بەپێ ئەو راپۆرتانی لێژنەکانی پەرلەمان ئامادەیان کرد هیچ کاتێک لە ساڵانی ڕابردوو لە کابینەکانی ڕابردوو بەقەدەر ئێستا لە خاڵە سنووریەکان ینی ئەم پەرش و بڵاویە لە داهات لە نەگەڕانەوە بۆ وەزارەتی دارایی نەبووە ئێستا کاتی ئەوەیە حکوومەت بەڕاستی ئەگەر نیەتی چاکسازی هەیە و ئیرادەی بەهێز بێ ئەتوانێت خۆی خۆبژێوی بکە خۆی وا بکە موچەی مامۆسایان موچەی فەرمانبەران دابیم کە باج و زەری بە زۆر بۆ لەسەر هاوڵاتیان ژیانی قورس کردو لە هاوڵاتیان ئێمە پارێ بۆ چوێت کەوات هێشتا حکوومەت نیەتەکەی لێ نەهینەوە زۆر خەمساردن بەداخۆی ماڵن زۆر سستن زۆر خەمساردن هەم لە تەنفیز و لە جێبەجێکردنی یاسای چاکسازی ڕاستە هەنێک کەس نامبراو کراوە بەڵامە پێمان وایە ڕێژەکە زۆر لەوە زیاترە و ئایا کە نامبراوەکرێ لە بەدیلی ئەوە چیەکرێ ئایا یەکەم و دووەم سێمەکان دامەزرێن کەمە چەند ساڵە داواکەین ئێمە چەند لە مێژەیە داشتمان بۆ پێشکەش کردووە وانە مامۆسایانی وانە بێش دامەزرێن کە ئەمە نزیکەی 1500 کەسن باشە ڕێژەکەمان لە بابەتی وانە بێژان بەڕاستی ئەوش گرفتێکە چکە ڕەنگە ئێساش بەشێک لە مامۆسایانی هەز بە معاناتیانەکەی وە چەندین جار هاتوونەتە پەرلەمان لەگەڵ تەواوی فراکسیۆنەکان دانیشتون و ئێمە بەڵێنمان پێدان کە لە دانیشتەکانی پەرلەمان باسی گرفتەکانیان بکەین لەگەڵ هەردوو وەزیری بەڕێز باسمان کردووە بەڵێنیان پێدراوە بەڵام ناچێتە بواری عملی و جێبەجێ ناکرێت لە ئەرزی واقع بۆ چونکە پەیوەندی بە لایانی دارایی حکوومەت یاریمی کوردستانەوە هەیە ئێستا ئەم ماوەیە خەڵکێک نامبراو کراوە کە دووموچە و زیاد لە دووموچەی هەبووە ئەوەی کە بندیوار بووە ئێستا حکوومەت لە بەدیلی ئەوەیە ئەکرێ بەشێک لە کێشەکانی کەرتی پەروەردە چارەسەر بکە بابێ مامۆسایانی وانە بێش دابمەزرێنێ کە حەقیق و شایستەی مافی خۆیانەت مامۆستا چەندین ساڵە خزمەتەکە 8 ساڵ خزمەتەکە لە قوتابخانە هەیە 6 مامۆسایوانە بێژی تایە ئەگەر مامۆسایانە بچێشیەوە پرۆسی خوێندن لە زۆربەی قوتابخانەکان پەچیەکەوێ و یەکەم و دووەم و سێمەکان دابمەزرێنە کە ئەوانە ینی چینێکن بە پێی ئەزمموی خۆیان بە پێی خوێندنی خۆیان یەکەم بوون لەسەر ئاسی زانکۆکانی یاریمی کوردستان و بە پێی یاسا حەقی دامەزرانەوەیان هەیە ئەوانە بەڕاستی پژوێ کراون بێهیوا کراون بێئومێد کراون ئەوانە گرفتن بەڕاستی لە بەردەم پرۆسی خوێندن پێمان وایە ئەوانە لە بەدیلی بەشێکی ئەم ڕێکارە یاسایانێکە لەسەر یاسای چاکسازی کراوە دەکرێت بەڕاستی ئەوانە بکرێنە شوێنیان و پرۆسی خوێندن بەشێک لە گرفتەکانی کەمەکرێتەوە و حکوومەت یاریمی کوردستان بەڕاستی ئەبێ دەست بگرێ بەسە خاڵە سنووریەکان کۆی داهاتەکان بێتەوە وەزارەتی دارایی کە وەزارەتی دارایی خۆی بە مافخوراوەزانێ ئەڵێ خەزێنم بەپێی ئەو داهاتی کە لە خاڵە سنووریەکان هەیە و ڕۆژانە پەرلەمانتارەکان باز لە گرفتەکانی خاڵە سنووریەکانە کرد کە ئەم دزی و گەندەڵی لەوێ هەیە لە هیچ شوێنێک نییە لە دنیاە خەڵکێک دەستی بەسەراگرتووە و نایەتەوە وەزارەتی دارایی وەزارەت دارایی خۆ مافخوراوەزانێ
بۆ ئێمە پێمان وایە حکوومەت لەم بوارەیە بەڕاستی خەمساردە ئەگەر چاکسازی بکە بە نیەتی حەقیقی و ئیرادەیەکی بەهێز هەبێ خۆی ئەتوانێت خۆبژێوی بکە و موچێ فەرمانبەران دابین بکە ئەو کاتە ناچاری ڕێکەوتیش نابێت لەگەڵ حکوومەت. مامۆستا بەشێک لە تێبینی قوتابی بەڕێزەکان ئاڕاستی جەناب دەکەم بەوەی لە بابەتی کەمکردنەوەی مەنهەج بێگومان جەنابەت خۆت مامۆستای لە پۆلی دوازەوە شارەزای هەروەها ئەو ماوەی کە بۆیان دابینکەوە لە کاتی ئەوەی کە سعی بکەن بۆ خۆ ئامادەکردن بۆ کۆتایی و هەروەها تاقیکردنەوەکانیان لە ڕۆژێک ناڕۆژێک بکرێتە ئەوەی کە لە هەفتەیەکدا تەنها دوو تاقیکردنەوە بکەن قسە لەسەر ئەوە. بەڵێ وەڵام من تەوا پشتگیری هەموو پێشنیارەکانیان دەکەم زۆر جوانە پێشنیارەکانیان چونکە بەڕاستی مامۆستا محەممەد ینی ئەوانە ئەستانم بڵێم ئەو ساڵێک هەر بە شێوەیەکی ناتەن دروست ینی خوێندەکەیان کردووە قەلق بووینە قەلقی نفسی و دوو دڵ بووینە لەسەرەوەی ئایا من هەست تەواو دەکریان تەواو ناکرێت چەند داخلی بێ چەند داخل نابێ من بەڕاستی پێشنیار دەکەم هەم بۆ برای بەڕێزم مامۆستا مسلیمیشکە جێگرە لە لیژنەی پەروەردە و خوێندی باڵا لە پەرلەمانی کوردستان هەر ڕەنگە نووسراویش بە ڕسمی ئاراستیان بکەین وەکو سندیکا بە هەموو لایەک بتوانین فشار بکەین لەسەر حکوومەت فشار بکەین لەسەر وەزارەتی پەروەردە دەبێ بەڕاستی هەرچی ئاسانکاریە لە بۆیان بکرێتن چونکە بەلایانی کەم بتواندرێتن وەکو پارساڵ کە بەشێک لە منهەجەکە لە هەموو وانەکان لە هەموو مادەکان بۆ قوتابیانی پۆلی دوازە کەم کرایەوە هەم ئەوە تعویزێک بی بۆ ئەو دوو مانگەی کە دەوامیان نەکردووە هەم ئەو قەلقی و ئەو دوو دڵی کە هەیەە تۆزێک بتوان معناتیان کەم ئەگەر بابەتی موسەکەی لە سەروی وەزارەتی پەروەردە خۆ ئەوە لە سەلاحیەتی وەزارەت بڵێ خۆ ئەگەر وەکو جەنابەت دەڵێگەر موچەکە لە سەلاحەتی وەزیر نیە لە سەلاحەتی وەزارەتدانیا خۆ دەکرێت منهەجەکە لە سەلاحەتی وەزیر دەیا دەتانی خۆی بە بڕیار لەسەر بدا و بۆ نمونە مەثەلەن منهەجەکان مادەکانی ئەخیریان کەم بکرێتەوە کورد بکرێتەوە بەڕاستی من پێشنیاری دەکەم دەنجی خۆم دەخەمە پاڵ دەنجی ئەو قوتابیە بەڕێزانە بۆی بتوانن ئەو ساڵەکە بە نمرەیەکی باش بە دەرەجەیەکی باش بە کەش و هەوای و ژێنگەیەکی لەمەەر بتوانن ئیمتحانەکانیان بکەن هەم بۆ تاقیکردنەوەکەش ئەو ڕۆژێک ناڕۆژێکە بکرێتە وەکو ساڵانی تری لێ بکرێتن لە هەفتەیەکدا دوو ئیمتحان بکەن لەوەی بتوانن فریای سعیکردنەکەی بکەن چکە خۆ دەزانی دابڕاون فترەیەکی زۆر دابڕیاردراوە لەوەی کە ئێستا ڕۆژێک ناڕۆژێک خۆی ئەمە پێشنیارە دانراوە ڕەنگە احتیمالی هەیە گۆڕانکاری تێدا بکرێت ئەگەری گۆڕانکاری هەیە بەڵام ئەگەری تەسبیتکردنیشی هەیە مامۆستا محەممەد بەڵام ئەگەر ئێمە فشار بکەین بە هەموو لایەک بتوانین وەزارەت زەخدیان فشار لە وەزارەت بکەین بۆی بتوانن کار ئاسانی لە قوتابی بەڕێزەکان کە زۆر شتێکی باش دەبێتن. کۆتا قسە دەدەمە جەناب دوای دەگەڕم لای مامۆستا فەرموو. من کۆتا قسە مامۆستا محەممەد بەڕاستی ئێمە لەگەرکردنەوەی دەوامین بەڵام بەڕاستی چۆن بە ڕێکارە تەندروستیەکان لەگەرکردنەوەی دەوامین بەڕاستی بە ڕێکاری دابینکردنی موچەی شایستەی فەرمانبەران و مامۆستایان بەڕاستی دەبێ حکوومەت بەجددی هەوڵی لە بۆی بداتن یعنی عیبێکی گەورەیە مامۆستا لەو لە قەرنی 21 داین لەو یعنی عسرەدان کە عسری پێشکەوتنە حکوومەت خۆی بە خەمخۆری ملت بزانێ ئەگەر خەمخۆری ملت بێ بەڕاستی دەبێ ئەگەر قەرزی کردبێ ئەگەر بە هەر شێوەیەک فشار لەسەر خۆی بکە یان فشار لەسەر بڵێن ئەو شوێنانە بکە کە بۆ نمونە خاڵە سنووریەکان وەکو مامۆستا ئاماژەی پێکرد خاڵە سنووریەکانە یان ئەو دوو موچەیە کە بندیوارەکان هەیەە بەڕاستی ئەگەر خەڵکێکی زویر بکرێتن بەڕاستی دەبێ موچە دابین بکرێتن چونکە ناکرێ و بە هیچ شێوەیەک من لەو کەناڵە بەڕێزی ئێوە ڕای دەگەێنم ئەگەر حکوومەت موچە لە مانجیەک دابەش نەکا لە 30 ڕۆژدارێک دابەش نەکا من پێم وایە بەڕاستی نە پۆلی 12 سەرکەوتو دەبێ نێسا پۆلی 12 سەرکەوتو دەبێتن چکە بەڕاستی کە تێدا زەرمەند من پێم وایە هەم فەرمانبەرە و هەم قوتابی خوێندکارن کە بەڕاستی زەرەر دەکەن لەو بینەدا لەو نێوەندەدا و لە هەمان کاتیشدا ناشکرێتن لە یەکی سێژدا ئەگەر موچە دابین نەکرێت شایستەی مامۆستایان و فەرمانبەران نەدرێتن لە یەکی سێژ ئەگەری کردنەوەی دەوامی زۆر زەعیفە و پێم وایە ئەگەر وابێ بۆ شێوەیە قەیرانەکان قۆڵ بکرێتەوە بەردەوام بێ ئەگەری فەوتانی خوێندن و ئەگەری هەژمار نەکردن لە ئارادەیە لە بۆ ئەو مەترسیە شەیە مامۆستا محەممەد چووکە من پێم وایە حکوومەت خۆشی دەزانێ خودی وەزیر من شتێک بەڕێستی و بەبینەران بڵێم خودی وەزیری پەروەردە دوو جار لەگەر سەرجەم بەڕێوە بەرایەتەکانی بڵێن پەروەردەکان دانیشتووە بە هەموو کوردستانەوە بەڕاستی پەروەردەکانی سلێمانی ڕاپەڕین هەڵەبجە گەرمیان ئەو منتیقانە مەسەن ئەو شوێنانە هەمووی پێیان گوتیان ئێمە ئەگەر بێت و حکوومەت موچە بۆ مامۆستایان دابین نەکا لە 30 ڕۆژارێکدا بەڕاستی ناتوانین زەخر لە مامۆستایان بکەین ناتوانین مامۆستایان بینی ناوەندەکانی خوێن ئەگەر وابێ عەفومکە ئەگەر وابێ کەواتە حکوومەت پەروەردە پەچی دەکەوێتن. مامۆستا مسلیم زۆر بە کورتی لە دوا قسەی دەست پێ دەکەم بەوەی ڕەنگە وەکو جاری پێشووتری ژیان وەکو ساڵانی ڕابردوش لە بەشێکی هەرێمی کوردستان بایکۆت بێ لە بەشێکیش دەوام ئەوەی ناوی لێندنێم کە مامۆستایان خۆیان باز دەکەن بە زۆرم لێبێ
دواتر دواوتەت و پێشنیار لەسەر ئەوە بەڵی باسمان کردووە وە نەبێ نەیزان یعنی شتێک نییە لە گرفت کە ئێمە نەمانگەیان بێەوە چینی بەرامبەر لە وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە گرفتێک نییە نەیزانن ئێمە هەموو شتێکمان بەڕۆنی پێوتون بە پێمان وایە وەک مامۆستا باسی کرد ئەم پرۆسەیە دەست پێ بکاتەوە لە بەشێکی بایکۆت بێ و لە بەشێکی دەوام بێ ئیلتیزام بێ لەسەر مامۆستایان سەرکەوتوو نابێ و ئەم پرۆسێ لە بەردەم بەڕاستی یعنی اختیبارێکی زۆر گەورەیە حکوومەت یاریمی کوردستان ئەتوانێت گرفتە چارەسەر بکە ئەتوانای داهەیە چارەسەری بکە گەر بیەوێ و پێمان وایە کاتی ئەوەیە چارەسەری و گرفتە بکە وەکو دەردی پار نەڕوە کە ئەم قوتابیە بە ڕێزانە ڕاستە پار مەناهجیالۆکەم کراوە بەڵام ئایا دووچاری چ هەڵەیەکی تاقیکردنەوەی امتحاناتی سەرگوزاری بوون یعنی ئێمە وەکو لێژنەی پەروەردە زۆر هیلاک بووین تا لەم پێداچوونە وردبینەی سەری ساڵی ئەزمونونەکان کەمێک دەرەجەمان بۆ گەڕانەوە کە بەڕاستی مافیان لێ خوراوە ستەمیان لێکرا دووبارە ئێمە ئومێدەوارین ئەم پرۆسەیە بە گەرموگوری دەست پێ بکاتەوە و بۆ پلانانەی کە دانراون تا ئێستا پلانەکان کە دانراون کێشە نیە تا ئێستا کە تایەکی سێ کێشە نییە کە تەجیل کراوە بەڵام لەمە بۆ دواوە تا ئەو کاتە گرفتەکان چارەسەر بکرێن و بە وردی پرۆسی خوێنن دەست پێ بکاتەوە بە پێ و پلانانە ئەو کاتێک کە ڕۆشتووە قەرەبوو بکرێتەوە بە پێمان وایە ئەگەر کێشەی موچە چارەسەر بکرێ مامۆستایان بە گروتینەوە دەتوانن بێنەوە ناو ناوەندەکانی خوێن و دەرگای قوتابخانەکان بەرەو قوتابیاندا بکەنەوە و بە کەمێک خۆپارێزیەوە کە ئەوان بەهانەیان بڵێن گرفتی بابەتی کۆرۆنا چکە ئێستا الحەمدولیلا کۆرۆنا زۆر بە ڕێژێکی باش دابەزیوە کە مۆڵ هەبێ و بازار هەبێ دام دەستگا حکومیەکان هەبن بەڕاستی پەک لە خوێنیش ناکەوێ ئێمە بۆ باسمان کردەوە بەڕەوڕوو لەگەڵ وەزارەتی تەندروستیش باسمان کرد بۆ دەبێت خوێندن باجی بدا بۆ وەزارەتی خوێنی باڵا دەوام هەیە بۆ وەزارەت پەروەردە نەبێ فەرقی نییە ینی بۆ ئێمە باسمان کردووە پرۆسێک خوێندن بەشێکی زۆر کاتەکە ڕۆشتووە وەرزێکمان ڕۆشتووە هیچمان نەخوێندووە وەرزێک ماوە ئەگەر بیانەوێت تەواوی منهەجەکە لەم نیوە وەرزەدا بخوێنن بەڕاستی زۆرمە لە قوتابیانەکەن ئەگەر شایستی دارایی مامۆستایان دابین نەکرێ و قەرەبووی ئەو کاتە نەکرێتەوە کە لە قوتابیان ڕۆژ مامۆستا موسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵگەی ئیسلامی سوپاس دەکەم کە لەگەڵم بووی لە گفتوگۆ مامۆستا نەوزاد عومەر جێگری لە خێولێری یەکێتی مامۆستایان سوپاس بۆ جەنابەت سوپاس بۆ قوتابی خۆشەویستانە کە لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵم بوون سوپاس بۆ هاوکاران و سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ